کێبڕکێکانی هەفتەی 16 خولی نایابی کوردستان دەستی پێکردو. پێشمەرگەی سلەیمانیش سێم سەرکەوتنی لەسەریەکی لە قۆناغی دووەمی خولەکە بەدەستهێنا. لە یەکێک لە ئەم هەفتەی خولەکە پێشمەرگەی سلەیمانی لە یاریگاو لە بەردەم هاندەرانیدا میوانداری یانەی سۆرانی کرد. یاریەکە بۆ هەردوویانە زۆر گرنگ بوو، بۆیە بە هەستیاریەوە مامەڵیان لەگەڵ تۆپەکە دەکرد. بە تایبەتی یانەی میوان کە لەم جێمەدا باشتر دەرکەوتن سەرڕای چەندین هێرشی مەترسیداری هەردوویانەش، بەڵام ئەم جێمە گۆڵی بەخۆیەوە نەبینی. گێمی دووەم تەواو جیاواز بوو بۆ پێشمەرگەی سلەیمانی لەبەرەوەی زۆرترین هێرشی کردە سەر گۆڵی میوانەکەی، بەڵام لە سەرجەم هەوڵەکانی شکستیێنا بۆ تۆمارکردنی گۆڵ. یانەی سۆرانیش بە هێرشی پێچەوانە وەڵامی پێشمەرگەیان دەدایەوە، بەڵام کاتی یاسای یاریەکە گۆڵی بەخۆیەوە نەبینی. لە خولەکی 90+1 لە ئاکامی یەکێک لە هێرشەکانی پێشمەرگەدا ڕێکان ڕزگار توانی بە گۆڵێک سێ خاڵی گرنگ بۆ یانەکەی بەدەست بێنێت و پێشمەرگەش سێم سەرکەوتنی لەسەریەکی نووسیەوە. بڵین دوای ئەو گۆڕانکاریانەی کە کردومانە لە مەرحەلەی دووەمە توانیمانە سێیاری ئاستێکی باش پێشکەشکن، بەس خۆ دەزانی دایمە شەوتی یەکەم یاریەکە ئەو ئەداویانانە یاریزان ناتوانن پێشکەشی بکەن. دوای شەوتی دوم خۆ دەزانین شەوتی مدەریبەکە ئەو ئاستایی ئەو هەڵانەی کە دروستە لە شەوتێک گۆڕانکاری تیا کە توانیمان ئێمە ئەمڕۆ گۆڕانکاریانە بکەین لە یاریەکە بتوانین لە دقەی ئاخیرا بتوانین گۆڵی فۆزمان کردووە. وەڵی ڕۆحێتی تیپەکە لە باش یانێ چاوەڕێگە لە هەموو دقەیەکە بتوانین گۆڵ بکەین. ڕۆحێتی تیپەکە وەکو بدایەتی بڵین مەرحەلە یەکەم لەسەر ڕۆحێتێک هەموو یاریزانەکانم هەموو ئیدارەوین بە یەکەوە توانیمان ڕۆحێتە دروستکەمەیەکە بتوان یاریەکان فۆز بێنین. بەڕاستی ئێمە وەکو ئەنجام شایستەی بردنەوە بووین. ڕاستە شەوتی یەکەم ئێمە وەکو ئادایکی باشمان پێشکەش نەکرد، بەڵام لە جێمی دووەمە بە پیلانی ڕایەنەر گۆڕانی پیلانی یاریەکە توانیمان دەست بەسەر یاریەکە بگرین و کۆتایی بە یاریەکە بێنین بە ئەنجامی گۆڵێکی بە بەرامبەر. بەڕاستی شایستەی بردنەوە بووین و لە خۆشمان ڕابینی یاریەکە بەرینەوە، چونکە بۆ بردنەوە هاتوین و ساحی خۆمان بوو گرنگ سێ خاڵ بوو. ئێمە یاریوکی زۆر باشمان ئەنجامدا، جیاواز لە یاریەکانی ڕابردوو دەتوانم بڵێم بە تەواوی کۆنتڕۆل یاریگامان کردبوو لە گێمی یەکەم. پۆسیشنێکی باش لەسەر تۆپ و یاریەکی بە مەحەتاتمان ئەنجامدا و دەمانتوانی زۆر زوو نزیک ببینەوە لە گۆڵی تیپی پێشمەرگە. نیوەی دووەمی گێمی دووەم تۆزێک مستەوای لیاقەی تیپ دابەزی، ئەوانش توانیان لە باڵەکان کێشەمان بۆ دروست بکەن. ئێمە هەوڵماندا ئەم کێشانە چارەسەر بکەین و گۆڕانکاریکارمان دەربارەی ئەوە بوو کە ئەم هێرشانەوان لە باڵەکان ڕابگرین و توانیشمان ئەم هەڵەیە زەقا بۆ هۆی ئەوەیەکەوە گۆڵمان لێ تۆمار بکرێ. بۆ بردنەوەیە یانی پێشمەرگەی سلەیمانی بە شێوەیەکی کاتی بە کۆکردنەوەی 16 خاڵ چووە پلەی نوێمی ڕیزبەندی و سۆرانیش لە پلەی هەشتەمدا مایەوە بە هەمان خاڵەکانی پێشمەرگە. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی، پەیام، سلەیمانی.